زان لەگەڵتان بەردەوامی نووسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانەی سەردانێکی بۆ بارەگای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی لە شاری هەولێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەوەی لە شاری دوهۆک و زاخۆ ڕوویانداوە قابیلی قبوڵکردن نین. هەروەها ئیدانەی سوتاندنی بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی دەکات و هەروەها ئیدانەی سوتاندنی دوکان و شوێنە گشتیەکانی هاوڵاتیان دەکات. سنجاری سەردانی جنابی مامۆستا سەلاح الدین و هەڤاڵانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامیمان کرد. هەڵبەتە ئەو ڕووداوانەی دوێنێی زاخۆ ڕووداوەکانی دوهۆک نەخوازراو بوون، ڕووداوی دڵتەزێنە، بێگومان هەمومانە بێ یەکدەنگ بین، ناکرێت بە قسەی یەک زەلام فتوای سوتاندنی دوکان و ئوتێل و جێگەی گشتی بدرێ. ئەو ڕووداوانەی زاخۆ جێگەی نیگەرانی هەمومانە ئیدانەی دەکەین بە تەواوی. لە هەمان کاتیشدا سوتانی مەقەڕی هێزێکی سیاسی ڕەسەنی وەکو یەکگرتوو قابلی قبوڵ نییە. ئیدانەی دەکەین، محکومی دەکەین. جەنابی سەرۆکی هەرێم لیژنەیەکی پێکهێناوە بۆ لێکۆڵینەوە لە هەموو ڕووداوەکان. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەیانیش کۆمەڵێک بەدوادار چوون دەکات بۆ ئەوەی کە ئەو ڕووداوانە چۆن وا کرا چۆن نەکرا لە کاتی خۆیان کۆنتڕۆڵ بکرێ و چۆن تەشەنێ کرد. هەمومان بەرپرسین لەوەی کە وەڵامی بەجێ بۆ ئەم ڕووداوانە بدەینەوە و کارێکی وا بکەین، نە دووبارە ببنەوە جارێکتر، و هەروەها ئەو کەسانەی کە بەرپرسن لەم ڕووداوانە لە تەحریزکردنی، لە هاندان، لە جێبەجێکردنی ڕوبەڕووی یاساکەوە. هەمووشان ئەرکی سەرشانمانە لە پێناوی میلەتەکەمانە، لە پێناوی ئەمنیەتی هاوڵاتیانە، لە پێناوی بەرژەوەندی وڵاتەکەمانە کارکەن بۆ ئارامبوونەوەی ئەم وەزعە و پەنگوەرگرتن لەم تەجروبەیە جارێکتر دووبارە نەبێتەوە و بەرپرسەکانی هاندان و جێبەجێکردنی ئەم تاوانانەی دوێنێ ڕوبەڕووی یاسا بکەین. بله تماشاوان نجار لسر راوشه سروکاتی پارلمان کردستان بیاننامه بلافکه کوددا هاتیه راگانگ لسروکاتی پارلمان کردستان درباره بویرین بهدینان کوددا وهاد بیجه جماور سربلند کردستان دمه که داخل که کردستان به امید و چاوره گاوین چسپاندنا پیتر یا ازمون دموکراسی فدرالیه ما کردستان بون ده پیخمتا کویرکرنا گیان برایتی و هف خباتیت نابر آلین سیاسی و تبایا پیکت نتوی اولی بوگش پیدانا پیتر ازمون ما و سرخصنا پروسس چکسازی بدز و آنینا تمام یا مافن روان گلیم العراق فدرال دا زور جه داخیا روجا اینی رکفتی 2011 چند بویره که نخواستی دور جیاسا لدبر بهدینا چه بونه به پلماردان و شوطاندنا چند دوکانه که او دو اوترین گشکری و هولاتین مسیحی و ازدی لباجار زاخود دست بکر لدیفراجی باجار دو که قضا سمیلی جیوگت بوی ستمجی بارگینی گرتو اسلامی هاتنا شوطاندن اف بویرجیک بون جهه دلگرانیه و بیزاریه خلک کردستان و سروکاتیه پارلمان کردستان ددمه که دا زور بتوندی وان همو کریار نیاسای شرمزاردی که کل دجی ملک و مال ولاتی و سامان گشتی و بارگین آلین سیاسی ده انجام دان دا خزجی لطبای آلی و ولاتی نرمه کردستان دکین که دان بخدا بگرن و ایکتو توانبار نکن و چاوره انجامن و کلینا بکن ده پیخمت آرام کرنا روشه و گیشتن به راستیان و ورگرتنا ریو آواین یاساین پیویست ارکن اجتماعی و نتویجی که واسط قوازه همو آلیک هفکار و لجنه تایبت بکن کج آلیه برس سروک هرما کردستان بعد که پیکانین و نره پارلمان کردستان چیته دایا بوی چنده و کلینن خال برا بویرن زاخو دوهاک سمیل
بە ئەنجام بگەینن دەبێ ڕەوشە هەستیاردا ئەرکالیەن سیاسی وڵاتیان هەرێما کوردستانەیە بگشتی و بێگیانێ لێبوردەیە و هەفتۆ قبولکردنی ئالیکاریە پێویستە سازیان حکوومەت هەرێما کوردستانê bikin û o gavên cidî pavêjin bu asayîkirina rewşê û rêgirtin li her bizav û pîlaneka têkderane ya dijminên gelê me ku dixwazin ajewa û duberekê navbera pêketên Kurdistanê peyda bikin. Her wek tekez dikin ku Parlemanê Kurdistanê jî weke saziyeke hevbijardiya xelkê Kurdistanê û navenda biryarên çarenivîsazên gelê me weke herdem bi hîrî çavdêriya bidîvdaçûn û bo biyara û pêşhatên herêmê dike û kar dike di pêxemeta çespandina yasayê û parastina bercewendiya bilinda gelê me. Bo vê çendê jî Serokatiya Parlemanê Kurdistanê lijneyekê navxwe û lijneyekê mafê mirov ya Parlemanê Kurdistanê rastbardiye bi bidîvdaçûna hîr bo boyaran bike û raporta xwe pêşkêşî Serokatiya Parlemanê bike di pêxemeta xistnaroya rastiyan هێژایان li vêrê daxwazê li hikûmeta Herêma Kurdistanê dikin rolê timamê xwe bigêrin bi çareserkirina pirsgirêkan bi parastina serweriya yasayê û dadperweriyê hemû ew hewlejek rad dikin ku dixwazin li rolê parlemanî kêm bikin li dîvdaçûna bûyeran ji ber ku bi bûçûnan di berjewendiya ezmûnê me û civakê xelkî danîne û diçîte xaneya ziyangehandinê bi îrada xelkê Kurdistanê ku deng pêdana. Daxwazê jê li tevaya alî û cemarê Kurdistanê dikin ku alîkariya saziyên fermiyên herêmê bikin û rolê îcabiyê xwe nîşan bidin. Lê tenakirina vê rewşê berdewam bûn û parastina emn û asayişa herêmê û çareserkirina pirsgirêkan bi awayekê yasayê dûr ji tondotîjiyê. Serokatiya Parlemanê Kurdistanê 12 2011. بەڵێ بەڕێزان هەر بۆ تاوتوێکردنی دوا پێشهات و ئاڵۆزەکانی هەرێمی کوردستان ئێستا لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر یونایدم یوسف کە ناسەرۆکی لیستی ڕافیدەین لە پەرلەمانی عێراق لەگەڵماندایە. کاک یونایدم سڵاوت لێبێت، خوێندنەوەتان بەگشتی بۆ دۆخەکە چۆنە؟ پێشەکی ئەو ڕوویداوەکانی دڵتەزێن محکوم دەکەینەوە هۆیەکانی سەبەبی ئەو مەساتە ئەتوانم بڵێم کە یەکەمین جار دوای 20 ساڵ ڕووی ئەداتەوە لە شاری زاخۆ کە زۆر ناسراوە بە پێکەوە ژیان و علااقاتی برایەتی پێکەوە بینی مکەوناتی ئەو مجتەمەعی زاخۆ ئەتوانم بڵێم هۆیەکانی زۆرە عەلەل ئەقەل سێ هۆیەی ڕئیسیە، یەکی قەومیە، یەکی دینیە، یەکی سیاسیە. قەومیەکە ئەمڕۆ ئەزمموی کوردی بەرەو پێش چوو زۆر باش بەرەو پێشەچێتەوە چ لە عێراق و چ لە دەوروبەر هەندێک وڵاتانی دەوروبەر و ماوەڕای دەوروبەر رازی نین. اینجا بە تەکیدەوە ئێمە متەوەقع دەکەین کە ئاژاوە و ئەم ئاشتی و بەرقەراربوونی ئاشتی و پرۆسەی دیموکراسیە دەبێت مواجه بکەم بە فتنەیەکی وەکو ئەو فتنەیە. یەکەم. دووەم مەسەلەی مەزهەبی و دینی بەداخەواڵێم خەڵک باسی ڕەبیع العەرەبیە کەن، من باسی ئەمە ڕەبیع عەرەبی نییە، ئەمە زستانێکی سەختی عەرەبیە، بەڵکو تەطەڕوفێکی دینی تەشەدودی دینیە. ئەمە مەلامحی ئەوەیە کە ئێتە ئەمڕۆ کوردستان دەبێت زۆر زۆر بە هۆشیاری تەعامل لەگەڵ بکەین، معالجە بکرێ، احتیوا بکرێ، چونکە ئەمڕۆ لە کوردستان بەعکسی ئەوە چێتە بەرەو پێش وەکو مواتەنە و نیشتیمان پەروەری و پرۆسەی دیموکراسیەت و پێکەوە ژیان و تەعەدودیەت و ئازادی و حقوقی ئینسان و حقوقی ئافرەت ئەو شتانە لەوانەیە پیان ناخۆشە دەبێت تێک بدرێتەوە، دەبێت چۆن لە شوێنەکانی تر بەرەو تەشەدود دەچن ئەیانەوە بیبەنە بەرەو تەشەدود. سیاسی شەروەها هۆیەکانی تری زۆرە. کوردستان ئەمڕۆ ئەتوانم بڵێن تایبەتی تەحالفی کوردستانی سەنگی تەوازونە لە پرۆسەی دیموکراسیەت لە عێراق، ئەتوانێت دەورێکی زۆر ئیجابی هەبێت لە پرۆسەی دیموکراسیەت لە عێراق، لە پرۆسەی سیاسی عێراقی، چ لەگەڵ کوتلەی عێراقی چ لەگەڵ کوتلەی تەحالفی وەتەنی شیعە. اینجا لەبەراوە دەبێت ئەو فتنە بکرێتەوە. پرۆسەی سیاسی ئەتوانم بڵێم هەندێک تر مەسائلی تری دەرەوە هەیە کە مشکلەی مواجهە لەگەڵ ئێرانە، اینجا بە تەکیدەوە سێبەری ئەو دەگاتە ئێرە. هەموو ئەو هۆیانە یعنی ناکرێت ئێمە اختیزال بکەین بە یەک سەبەب یا دوو سەبەب، بەڵام ئەتوانم بڵێم یعنی ئەو ئاژاوە کە دەستی پێکرد ڕاستە لە مزگەوت دژی مەساج نەزە مەحەلی مەساج، بەڵام علاقەی ساڵون حلاقە بەوە چییە؟ ئەمە تەنها لە تاالبان لە ئەفغانستان ئەو شتە کراوە، غیر لە هەموو شۆنی سعودیە و لە قوم و لە هەموو شوێنێکە حەلاق هەیە،
محلات حلاقه علاقه بشريعه وبدين بلام انا فعلا فتنه دروس كان ومدوارين وحكمتي هرم دبيت تحملي مسؤوليه بك بتندي اجراءات قانوني وربيجيره وكنترول هم مشتك بكر ايمش ولا ليني وخمانوا بيندي بهمو بربرساني هرا برزي هرمي كردستان كردو معنا وتجاوز بو تجاوب كي باش بود لدويني وتايستا تمنى دكين بزوي كنترول بكره وامن واستقرار برقرار به وسلطه قانون فرز بكره وتمنى دكين بو همو لا نكاني سياسي چه اجتماع پرور بن چه ديمقراط خواز بن دبي يك بگرين مواجهه ام فتنه بكينوا نوك تهمه وتهمت كاري برامبر يك بكريتوا ين دزگير كردن يا مثلا بلامار بردن سر مقرات او ككراوا بلا كان محكوم دكريتوا وتمنى دك بزوترين كان علاج بكري اوش بلا كاغونايدن بيشوا چونكا امره بلا كاغونايدن وكو نريكي مسيح كان يرمي كردستان سر سمعي كردستان مستهدفه هرم مستهدفه امن واساس مستهدفه ازدهار واستثمار مستهدفه فدبي زور يعني بهشياري تعامل لقل بكري وبدست بيكا وهمو لا كان سياسي هرمي كردستان ان شاء الله بلا كاغ يونايدم او كون نريكي مسيح كان يرمي كردستان بيتان وايا لم الوزيانه دا مسيح كان يرمي كردستان يكن لا امانجكان يم قرجيا بالتاكيد واخوي دجمن وكو هدفك سهل بخوي بايا كرديا دواي يعني نكتنها مسيحي بلكو يزيدي شروها او علاقاتها جيانا كبين منا يعني تيك بدن وكو يعني وسيلتي فتنيكا كبوليداني بروسيجشتي لهريمي كردستان واما وكو خلق الرسني او منطقه خلق الرسني او بندانا دبي يعني بيكوا بربرساني هرم سلطي هرم دبي او اطمئنان بو او كما نتوالت كان شي يزيدي بن ديني شي مسيحي بن كلدان سريان اشوري بن دبي بيقدس برو بيشوا بچين بو معالجه كردني امينه اطمئنان بدرت او خلكانا تعويز بكرن او خلكانا ديسان جيان وكو خوي بقرتوا بلا كاغونايدم ميجا ماركي الى سروي كمسيحي كان وناوچه چزياني كان بيگشتوا لروي ماديو لا لروي جانيوا هجامارك يعني جياني وقبل يعني ضحيه جياني هيك نبوها بلكو كم برينداري كبرد نكتنها بين هولاتيان بلكو اسايش وامنش برينداريان بوزور بلام محلاتي زاخو كاسوتين راوا تنها اوي صالون حلاقه ومشروبات زياده لكل محل تقريبا تنها لزاخو جقلا سي هوتيل وجقلا مخازن وعنباركاني منطقه زاخو لابراهيم خليل ودواي سميل ومنطقه سيجي ولدوهوك شاري دوهوك شروها بلام تايستا وكبلا تنها محلاتي مشروب ومحلاتي صالون حلاقه وسوتين راوا ام ايوارش استشو زاويته سوتين را غازينو كلا زاويته بەڵێ کاگ یونایدم تۆ ئەماژەت بۆ کرد کە ئەمە بەشێکە مەسیحەکان بەشێکن لەو ئامانجی ئەم گرژیە باشە ناوچەی بادینان لە کۆنەوە یەکێک بۆ لەو شوێنانەی کە پێکەوەژیانی ئاینەکانی تێدا جێگیر بۆ لە ئێزیدی لە مەسیحەکان لە مسلمانان بۆچی لە ئێستادا ئەمە دروست دەبێت ینی خوێنەوەتان بۆ ڕۆژەکە چییە؟ يعني باسم كرد اوي باس اكريتا وكان بي اوتري ربيع العربي اما دورنين لوا ربيع العربي نيه او الربيع تشددي دينيه مذهبيه طائفيه امجا اما هم ولد اكريتا نكتنها هرمي كردستان بل كل الاخوار برلا كردستان يخي بغاو خوار ترلا بغاو كاو فتنه طائفي بولا صالي نو بي 2005 تا 2009 امجا اما وكو هنا سيبركاني اوا دبي زور منتبه بين دبي معالجه بكره بزوترين كات كأو علاقاتي نجتمع بروري وعلاقاتي هاو بيكوجيانو هاو بيماني دبي برو بيش بيتشتوا او فتنه مواجهه بكريتوا بەڵێ کاگونایدم بۆ چونێکی ڕۆژنامەنووسی هەیە کە پێی وایە ئەوەی کە لە سووریا دەگوزارێت بە جۆرێک لە جۆرەکان ڕنگدانەوەی هەیە لەسەر هەرێمی کوردستان یاخود لەسەر ئەم پشیوەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دروست بووە و بەتایبەت دەیجێڕنەوە بۆ دوای ئەو یەکتربینینەی سەرۆکی هەرێم و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا خوێندنەوەی ئێوە چییە؟ يعني من باسم كرد وكو هم ولايتاني عربي نكتنها سوريا خوي امرو قطر بوتا ولاتكي عزمة قطر إدارة منطقة أكاتوا بتنسيق لقال السعودية العربية لقال ولاتاني تر أما اشتكى زور واضحة وكو كونفدراليزم كي شبيه إمبراطورية عثماني إمجا أمره أويا البرو بيشة شتوا نوق ربيع عربية بالتأكيد وإما جزء كين لمنطقة انعكاسك لا إما بالتأكيد
بەڵێ یونایدم یوسف کە ناسەرۆکی لیستی ڕافیدین لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس بۆ زانیاریەکانت. سوپاس. بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین بۆ ڕووماڵکردنی دوا پێشهاتوە ڕووداوەکان. بەڵێ ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەربارەی ڕووداوەکانی بادینان بەڵێ ببورن. بەڵێ هەر ئەم ڕۆژمارەیەک پەرلەمانتاری پەرلەمانی کوردستان داوای کۆبوونەوەی بە پەلەی پەرلەمان دەکەن لەسەر بارودۆخی ناوچەی بادینان لە بەرامبەر و بارگرژیانەی لە دوێنێەوە لە ناوچەی بادینان دروست بوون. ژمارە و پەرلەمانتارانی کە داوای کۆبوونەوەی نائاسایی دەکەن 39 پەرلەمانتاری لیستە جیاوازەکان. لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەربارەی ڕووداوەکانی بادینان تێیداهاتووە. جەماوەری سەربەرزی کوردستان لە کاتێکدا خەڵکی کوردستان بە ئومێدەوە چاوەڕێی هەنگاوەکانی چەسپاندنی زیاتری ئەزموونی دیموکراسی و فیدراڵی هەرێمی کوردستان بوون لە پێناو قوڵکردنەوەی گیانی برایەتی و هاوخەباتی نێوان لایەنە سیاسیەکان و گشت پێکهاتەنەتەوەی و ئاینەکان بۆ گەشەپێدانی زیاتری ئەزموونەکەمان و سەرخستنی پرۆسەی چاکسازی و بەدیێنانی تەواوی مافەڕەوەکانی گەلەکەمان لە عێراقی فیدراڵدا زۆر بەداخەوە ڕۆژی هەینی ڕێکەوتی 2/12/2011 چەند ڕووداوێکی نەخوازراوی دوور لە یاسا لە ناوچەی بادینان ڕوویاندا بە پەلامەردان و سوتاندنی چەند دوکانێک و دوو ئوتێلی گەشتیاری هاوڵاتیانی مەسیحی و یەزیدی لە شاری زاخۆ دەستی پێکرد و دواتری شاری دۆک و قەزای سیمێلیشی گرتەوە بەهۆشەوە بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی سووتان. ئەم ڕووداوانەش بوو نەمای نیگەرانی و بێزاری خەڵکی کوردستان. سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە کاتێکدا زۆر بەتوندی ئیدانی هەموو کارێکی نایاسایی دەکات کە لە دژی مڵک و ماڵی هاوڵاتیان و سامانی گشتی و بارەگای لایەنە سیاسەکان ئەنجام بدرێ. داواش لە گشت لایەنەکان و هاوڵاتیان هەرێمی کوردستان دەکات کە دام بە خۆیان دابگرن و یەکتر تاوانبار نەکەن و چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەکان بکەن لە پێناو ئارامکردنەوەی ڕەوشەکە و گەیشتن بە ڕاستیەکان و وەرگرتنی ڕێوشوێنی یاسایی پێویست. هەرکی نیشتیمانی و نەتەوەییش وا دەخوازێ هەموو لە هاوکاری ئەو لیژنە تایبەتیە بکەن کە لەلایەن بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستانەوە پێکهاتووە و نوێنەری پەرلەمانی کوردستانیشی تێدایە بۆ ئەوەی لێکۆڵینەوەکانیان لەبارەی ڕووداوەکانی زاخۆ و دووهۆک و سیمێڵ بە ئەنجام بگێنن. لەم دۆخاستیارەدا ئەرکی لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەگشتی کە بە گیانی لێبوردەیی و یەکتر قبوڵکردنەوە هاوکاری پێویستی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و وەنگاوی جددی بنێن بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە و ڕێگرتن لە هەر هەوڵ و پلانێکی تێکدەرانی دوژمنانی گەلەکەمان کە دەیانەوێت ئاژاوە و دووبەرەکی لە نێوان پێکاتەکانی کوردستان بنێنەوە. هەروەک دووپاتی دەکەینەوە کە پەرلەمانی کوردستانیش وەک دامەزراوەیەکی هەڵبژێردراوی خەڵکی کوردستان و ناوەندی بڕیارە چارەنووسازەکانی گەلەکەمان وەک هەمیشە بەوردی چاودێری و بەدواداچوون بۆ ڕوودا و پێشاتەکانی هەرێم دەکات وەکار دەکات لە پێناو چەسپاندنی یاسا و پاراستنی بەرژەوەندی باڵای گەلەکەمان. بۆ مەر سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لیژنەی ناوخۆ و لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانی ڕاست پاردووە کە بە دواداچوونی ورد بۆ ڕووداوەکان بکەن و راپۆرتی خۆیان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکەن لە پێناو خستنە ڕووی ڕاستیەکان. بەڕێزان لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ڕۆڵی تەواوی خۆی ببینێت بۆ چارەسەرکردنی کێشەکە و بە پاراستنی سەروەری یاسا و دادپەروەری. هەموو ئەو هەواڵانەش ڕەت دەکەینەوە کە دەیانەوێت لە ڕۆڵی پەرلەمان کەم بکەنەوە لە بەدواداچوونی ڕووداوەکاندا چونکەوە بۆ چوونانە لە بەرژەوەندی ئەزموونەکەمان و کۆمەڵانی خەڵکدا نییە و دەچێتە خانەی زیان گەیاندن بە ئیرادەی خەڵکی کوردستان کە دەنگیان پێداوە. داواش لە هەموو لایەنەکان و جەماوەری کوردستان دەکەین کە هاوکاری دامەزراوە ڕسمیەکانی هەرێم بکەن و ڕۆڵی ئیجابی خۆیان ببینن لە هێمنکردنەوەی ڕەوشەکە و بەردەوامبوون و پاراستنی ئەمن و ئاسایشی هەرێم و چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی یاسایی و دوور لە تند و تیژی. بەڵێ ئەوەی جۆتان لێبووی بۆتان خوێنرایەوە ڕاگەیەندراوی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بوو کە ئەمڕۆ 3/12/2011 بڵاوی کردوێتەوە لەسەر بارودۆخ و یاخود گرژەکانی دەڤەری بادینان. بەێ کارزان ئەم بەرداوامی سەر ڕۆمالکردنەوە و شوپاندنا داوی پێچاتان لە دەبەرە بەدینان.
تماشاوان نجا نهاجي كرم كان بافرام تماشای هنت دیمن شوطاندنا جهه سیاحی ناحیه زاویه بکن بله اباین بینن شوطاندنا اوی جهه سیاحیه کل ناحیه زاویه یا ایش بو بەڵێ وەگاوکار مەکار ئاماژەی پێکردەوەی کە دەیبینن سوتاندنی ناوچەیەکی گەشتیاریە لە ناحیەی زاوێتە. ولی تماشاوان نجا فين بينن او جي سياحيه كل زاويته لناحيه زاويته شفات كشوطاندن افين جي تايبته بين ارتي كو انها هين لساكرانا لبرشافين هي ابد ديمانه شوطاندنا او جي كشتو گزاريه لناحيه زاويته كون لبرشافين خود بينن ات كشوطاندن او جبال هزن انكو فمراندن و اگر فمراندن و هولا كنترول كرنا في اگريت دان بەڵێ وەکو هاوکار مەکار ئاماژەی پێکردەوەی کە ئێستا دەیبینن دیمەنی سوتاندنی شوێنێکی گەشتیاری لە ناحیەی زاوێتە کە تیمی کەناڵی NRT وێنەیان گرتۆ ئێمەش بۆ ئێوەی دەگوێزینەوە ئەم دیمەنی کە دەیبینن تایبەتە بە کەناڵی NRT. بله تماشاوان نجا اباین بینن وینه راسقینه ایشبه یا جایی که گشت گذاریه لناحیه زیتا کو کیمه گلبریان ها هات که شوطاندن جاریان کسان و او افینه تایبت بین آرتی هات که گرتن و کل برچاوین هوای هند بینه به ناحیه زیتا کو که هاوین گه کجیک انکو هاوین هواره کجیک یا برنیاس لباجار دوکه و کیمه که لباجار دوکه لسنتر باجار دوره ناحیه زیتا گلک جین گشت گذاری خارنگه و لینه